چەندەها ئافرەت هەیە بۆیە باسی دەکەم ئەوە دیاردەیەکی هەیە و حالیان زۆریش هەیە چەندەها ئافرەت هەیە بە حساب بە دیار مناڵەکانیەوە دانیشتووە بەڵام لە ژێر و شووی کردووە بە پیاوێک باوکی کچەکە نازانێت جاری وایە ئەڵێ وەڵا شوو ناکەم جاری واشەیە کە سوکاری ئەڵێ بە دیار مناڵەکە دانیشە شوو نەکەی بۆ خۆی لە ژێر و شووی کردووە مەبەستمەوە نییە بکەویتە گومان لە کچەکەی خۆت بەڵام ئەم جۆرەش هەیە ئافرەتەیە لە ژێرەوە پیاوێکی لەگەڵ پیاوێکە ڕێکەوتووە و کردێتی بە مێردی خۆی لە کاتێکە حەڵاڵی نییە بە هیچ جۆرێک ئاگادار بن خوشکە بە ڕێزەکانم برا بە ڕێزەکانم ئەگەر ژنت بەنهێنی باوکی ئافرەتەکە و وەلی ئەمری ئافرەتەکەەوە هێناوە تۆ حرامە لەگەڵ حراماژیت حەڵاڵی تۆ نییە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم سێ جار دەفەرمێ هەر ئافرەتێک کچە عازە بێ یا بێوەژن بەبێ ئیزنی وەلی ئەمرەکەی مارە بکرێ 1000 مالامارەی کەت ئەو نیکاحە بەتاڵە تەواو لە خوا بترسە لەگەڵ ئافرەتێکە مەخەوە کە حەڵاڵی تۆ نییە بۆیە جیابوونەوە لەوە باشترە کە ئافرەتێک لە ژێر و شوو بکە پەنا بەخوای گەورە